لە یەکێک لە بەهێزترین یاریەکانی قۆناغی چارەکی کۆتایی جامی هەرێمی کوردستان ئاڕاتی پێشەنجی خولی نایب پێشوازی لە دوهۆکی دواوەی ڕیزبەندی هەمان خول کردووە. سەرەتاکانی نیوە یەکەم چەند دەرفەتێکی سادە و ساکار بۆ هەردوو تیب ڕێککەوت بەبێ هەژاندنی تۆڕی گۆڵ. لا خولەکی 22 عەلی عەزیز ئەسیستێکی نایەبی کرد و مستەفا حەنون گۆڵ یەکەمی بۆ ئاڕات پێتۆمار کرد. لا دوو دەرفەت سیابەند عەگید و زیاد ئەحمەد نزیک بوون ئەنجامەکە یەکسان بکەنەوە. غەفور عوسمانی گۆڵپارێز ئامادە بوو بۆ گێڕانەوەیان. دوو دەرفەتی ئاسان بۆ ئاڕات دروست بوو. دلۆڤان شینە و سەفەر سلێمان سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ. لە خولەکی 38 عەزەدین جەمال ئەنجامەکەی بۆ دووهۆک یەکسان کردەوە. مستەفا حەنون لەم دوو دەرفەتە هەوڵی گۆڵی دومی بۆ ئاڕاتدا، بەڵام بە پێچەوانەوە زیاد ئەحمەد توانی بەلێدانی سەر لە خولەکی 41 دووهۆک بە گۆڵی دوم پێشخات. لانیوەی دوم و لە خولەکی 53 ئیسماعیل یاسین گۆڵی دومی بۆ ئاڕات تۆمار کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. لە کاتێکدا ئاڕات هەوڵی گۆڵی سێم و پێشکەوتنی دەدا، دووهۆک لە خولەکی 62 لە ڕێگەی ڕێناس تاهیر پێی گەیشت و لە یاریەکە پێشکەوت. غەفور عوسمانی گۆڵپارێزی ئاڕات دوای گێڕانەوەی ئەم تۆپە نەیتوانی یاریەکە تەواو بکات و گۆڕانکاری پێکرا، بە چاوی پڕ فرمێسکیش یاریگای جێهێشت. زیاد ئەحمەد دەرفەتی تەواوکردنی یاریەکەی پێشوەختە هەبوو بە تۆمارکردنی گۆڵی چوارەم، بەڵام سەرکەوتوو نەبوو. لە کۆتاییدا یاری بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە سوودی دووهۆک بە کۆتا هات. ڕاستیە فەوزە بوومەوە گرنگ بوو، هەم چێت بوومە دافعێک بۆ خۆلی ناوی کوردستان و ڕێزێت پێشیە خوبگەینە پاشیە ڕاستی نەتیجەتمە بچەکەنات باشن موافق دەستی خودێدا ئیشەڵڵا ئەف یاریە بوومە بیتە دافعێکە پاڵۆ پشتەوانیەک بشین خۆلانەوە بە کوردستان بچەکە خوب سەر بێخین. بەم شێوەیە دووهۆک گەیشتە نیوەی کۆتایی جامی هەرێمی کوردستان لەسەر خاچی خۆی ڕوبەڕووی شەقڵاوە دەبێتەوە. ئاڕاتیش ماڵ ئاوایی کرد. حوسێن محەممەد کەناڵی پێیام پیرمام.